پاش ماوەیەکی درێژ لە کۆچی بەلێشاوی هاوڵاتیانی هەرێم بۆ ئەوروپا بەتایبەتیش لێشاوی کۆچبەرانی کورد لەسەر سنووری بیلاڕووسیا و پۆڵەندا کە جیهانی هێنایە دەنگ بەرپرسانی حکوومەتی هەرێمیش هاتنە سەرخەت و شیکاری خۆیان بۆ دۆخەکە و هۆکاری کۆچ کرد. بەرپرسانی حکوومەتی هەرێم لە بری گرتنە ئەستۆی شکستەکانیان و داننان بەوەی کە خۆیان هۆکاری کۆچی هاوڵاتیانی هەرێمن کەچی وتەبێژی حکوومەت دەڵێت دیاردەی کۆچ ئاساییە و سەرجەم وڵاتانی ناوچەکەی گرتوتەوە دەشڵێت دۆخی هەرێم بەراورد بە وڵاتانی دراوسێ زۆر باشترە و بەراورد بە ساڵانی تریش کۆچکردن کەمترا. دیاردەی کۆچ و کۆچکردن دیاردەیەکی سروشتیە، دیاردەیەکە کە سەرجەم ناوچەکە سەرجەم وڵاتەکانی ئەم ناوچەی گرتوتەوە چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان لە ئەفریقیا و هەرێمی کوردستانیش بەشێکە لەم ناوچەیە. ئەو بابەتانە کە بۆتە هۆی کۆچکردن بابەتی ئابوورین، بابەتی ئەمنین، بابەتی نەبوونی کۆمەڵێ لە فاکتەر کە دەبێتە هۆی ئەوەی کەوە ڕێگری لە کۆچکردن دەگرێت. ئێستا و بابەتە بوویتە بابەتێکی کەسبی سیاسی بۆ هەندێک لایەن کە دەیانەوێ هەست و سۆزی خەڵکی هەرێمی کوردستان بۆ خۆیان ڕابکێشن. بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمیش هەڵاتنی هاوڵاتیان لە دەسەڵاتەکەی خۆیان بە کۆچی ئاسایی ناودەبات و نمونەی کۆچی ئاژەڵداران دەهێنێتەوە کە گەرمیان و کوێستان دەکەن بۆ لەوەڕێکی چاکتر لەبری ئەوەی دان بە هۆکارە ڕاستەقینەکانی کۆچدا بنێت کە هەڵاتنە لە دەست نەبوونی کار و خزمەتگوزاری و ئازادی و دەیان پێویستی و خزمەتگوزاری سەرەتایی شێوازێکی دیکەی خۆدزینەوەی بەرپرسانی هەرێم لە بەرپرسیارەتی شکستەکانیان ئەوەیە کە هەمیشە پلان و دەستی دەرەکی دەخەنە دوای داواڕەواکانی خەڵک ئەمجارەش پەکەکە بووە بەشێک لە هۆکارەکانی کۆچی خەڵک لە کاتێکدا زۆرینەی هەر زۆری ئەوانەی کوردستان جێدەهێڵن لەژێر حکومڕانی حکوومەتی هەرێمدان. لە سەرتاسەری گیانلەوەتی مرۆڤایەتی هەیە کۆچکردنیش هەبووە و بەر هەر هۆکارێک حتا لە ناو کوردستانی خۆشمان زۆربەی لەو عەشایرانەی کە مەڕووماڵاتیان هەیە چێستان و گەرمێن دەکەن بەو بژێوی باشتر بۆ لە وەرگەی لە بۆ مەڕووماڵاتەکانیان ئەوەتەچی سروشتیە بەڵام کۆچکردنی ئاسایی هەیە و یاسایی هەیە لە کۆچکردنی بە قاچاق. ئەو سەرما و سۆڵەی کە لەوێ هەیە بەڕاستی جێی نیگەرانی هەموو ناکە من ئەو ڤیدیۆیانەی کە دەبینین ژن و پیرەژن و منداڵ و گەنج و هەموو وا دووچاری قەدرێکی نادیار کەوتونە. هەبوونی پەکەکە یەکێک لە هۆکارانەیە کە خەڵکێک لە ناوچەیەکی دیاری کرا و گەنجەکانیان کۆچ بکەن چکە ڕز و باغ و باغاتەکانیان سووتێنرایە بەهۆی شەڕی نێوان پەکەکە و لەشکری تورکیا ناوچەیەک تا ئێستا ئاوادان نەکرێتەوە لە بەنسبەت ناوچەی ڕاپەڕینیش بەهۆی منتیقەی قەندیل و جاروبار کە دەبین قەسفی منتیقە دەکرێت بە هەمان شێوە سەرمایە گوزار ممکنە ئامادە نەبن لەو ناوچانە سەرمایە گوزاری بکەن بۆی هەمی کار بڕەخسێتن بۆیە لەو ناوچانە کە تەماشا بکەی بەشێکی زۆری گەنجەکانن لە گەرمیانیش بە هەمان شێوە. لە کاتێکدا کۆچبەران لە بیلاڕووسیا و کە سوکاریشان لە هەرێمی کوردستان چاوەڕوان بوون حکوومەتی هەرێم ئەو کارە ساتەی لەسەر سنووری بیلاڕووسیا بەڕێوەیە ڕایان بچڵەکێنێت و بڕیاری هاوکاری بە پەلە و چاکسازی ڕاستەقینە بدەن وەکو هەمیشە بە خەمساردیەوە هاتنە بەر مایکی ڕاگەیاندکاران و بێباکی خۆیان لە بەرامبەر ژیان و گوزەرانی خەڵکەکەیان دووپات کردەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.